geschafft, lass die Bühne beben. هەرشەو بە هیوات سەرەنێمەوە من نامەوێ لە قەرچکی هەڵتۆقی بچم، من نامەوێ لە گلکی بن زەوی بچم. چۆنن گەرماکەی زوو هێناوە تا زەر نەبۆ بچنە ئەو دەشت و دەرە. جاورم پێتان بڵێم چی دەگوزێرێ زۆری ناوێت تەنها چەند خولەکێکە. دەمێکە پێشینیان و تویانە گڵی دوور دەرمانە. ئاماڕێک بۆ دەرکەوتنی ئەمجارەی ئیسماعیل خوڕماڵی ڕاستە. خوڕماڵی دەمێکە دەنگ و ڕەنگی نییە، بەڵام ئەم هەفتەیە دەرکەوتەوە. پەیامنێری 1964 زوو خۆی پێگەیاند و لە حاڵ و ئەحواڵی پرسی. وەڵامەکانی ئەوەندە جوان بوو لێی حاڵی نەدەبووی. ئاخۆ ئەمانە شعرن یان قسەی ئاسایی. من هیچ ناڵم تەنیا سێ چرکە گوێ لەم قسانە بگرن. ئەو جارەش هاتوومەتەوە بەڵام کەمتر گڕەی دەنگم، کەمتر گڕەی شعرم ئەخەمە بەردم دنیای گوێگر و دنیای بینێر. من نامەوێ لە قەرچکی هەڵتۆقی بچم، من نامەوێ لە گلکی بن زەوی بچم، و نامەوێ لە تەوراسی سەر پەڵگی قەڵەمان بچم. دەمەوێ وەک ئیسماعیل ئەمانەتی شعر بە زینەتی خۆی بە جوانی خۆی بگەێنم. Wir haben's bis hierhin geschafft, lass die Bühne beben. Noch gestern lag ich am Boden und sag mal Brüder gehen. Brüder reden, G ist dies, G ist das, G ist dann. Doch wenn ich eines kann, dann ist es übernehmen. ئەفسانی ڕاپ ڕۆیشت. ئەمە ئەو ناونیشانە بوو کە چەند میدیایەکی ئەڵمانی نووسیبیان. بێگومان مەبەستیان خەتەر بوو. ڕۆژی هێنی ڕابردوو لە پڕ هەواڵی کۆچی دوای ڕاپەری بەناوبانگی کورد خەتەر بڵاو بووە. وتیان شەوی پێش ئەو لە ماڵەکەی خۆی لە بەرلین گیانی لەدەستداوە. دواتر ڕوون بووە کە ئەمە 2 ساڵە خەتەر بەدەست شێرپەنجەی خوێنەوە دەناڵێنێت، بەڵام خەڵک زۆر ئاگایان لێ نەبووە. خەتەر خۆی ناوی ژیوار حاجێ و خەڵکی شاری سنەیە. ساڵانێکی زۆرە لە ئەڵمانیا دەژی و بە شێوازە تایبەتەکەی بۆتە بەناوبانگترین ڕاپەری ئەڵمانیا و ئەوروپا و ڕۆژی 8 مانگ لە تەمەنی 43 ساڵی مەڵاوایی کرد. Gangster rap, mafia ties, دڵە مەیکە فەرە خەتەرە. بەشێک لە خەڵکی خۆمان کۆتایی ساڵی 2020 بەهۆی گۆرانیەکەی لەگەڵ نەڤید زەردی ناسیان. مەبەستم گۆرانیەکەی بایدەیە. هونەرمەندەکان بەم هەواڵە ناڕەحەت بوون، بەشێکیان پەیامیان بۆی هەبوو. کاتێک ڕۆیشتی فەرموود دێمەوە هەرشەو بە هیوات سەرەنێمەوە فەرموود ئەزیزم چاوەڕوانم بە ڕۆژێ بۆ لای تۆ دەگەڕێمەوە. ئەم هەموو شین و گریانی بەم گەنجە دڵشکاوانی کرد کەچی گۆرانەکە هیچ ڕەبتی بە مۆزوعەوە نەبوو. تۆ مەزنووسینی دایکێکە بۆ منداڵەکەی کە ناگەڕێتەوە. نەکەن ئیتر لەگەڵ گۆرانی غەمگینەکانی محەممەد عەبدول بگرین ها. گەنجێک دڵی شکا بوو خەفەتی بە دیارەوەخوا بەخوا زۆر تەلەفۆنم بۆکەن بۆوانە بەزەڵم کاکەم بۆم ناڵێکم تۆ ئیتەمەنی تۆ نییە. هەواڵی خۆشیشی بۆ هەوادارانی پێە. ئێستا 3 کاری تازم ئامادەیە کە 2 کاریان خۆشبەختانە مامۆستا نەجادەمین بۆی کردوم، شێوازی ئۆرکێسترایی هەیە، هیچیان سەر مەقام و تومان مەقامێکی مامۆستا تایەر تۆفیقە، ئەوەی تریشان ئۆشی ئۆرکێسترایی مامۆستا حەمەی نێرگزە. ئیشێکی تایبەتشم کردووە بۆ خۆمە ئەویش کاکەزانە عەبدوڵڵایی بۆی کردووم. ئینشەڵڵا بەم نزیکانەی چەند کلیپەکەین و بڵاوەکەینەوە. ئەوەتەی خاکەیە بێ خاکم، ئەوەتەی شاخەیە من تلۆرە بمەوە و نا هەر بیریشی لێ مەکەنەوە. ئەو شوێنی شێرکۆی مەزنجەی هێشت بە کەس پڕ نابێتەوە، بەڵام ئەوەش دەزانین شعرەکانی هەڵۆی کوڕی بۆن و بەرامی ئەوەی باوکیان لێدێت. ئەم هەفتەیە هەڵۆ شێرکۆ بێکەس لە هۆڵێکی هەڵەبجە شعرێکی بۆ مەرگی وریا حەمەکەریمی ڕۆژنامە نووسوت. خەڵکەکە ورد گویان لێگرتە بوو. ئەویش بە دەنگێکی حەماسی و جوڵە تایبەتیەکانەوە پەخشانەکەی دەخوێندەوە. زوو باسی شەشی شوباتی دەکرد. ئەو ڕۆژە بوو کە وریاتیایدا گیانی لەدەستدا. لە دڵی کوڕ و کچە بێنازەکەی وریا زارم نا بە پلوسکی ڕەوان بێژیەوە و سینەم بوو بە مێرجی شنریۆ باڵام بۆ نەدەست و پەنجە ڕەنگینەکەی و نەقسە گەورە و قەڵەوەکانی لە هی تەمەنی خۆی ناچن. باسی شوان ڕزگارتان بۆ دەکەم. ئەو ژەنیارە بلیمەتەی لە ئێستاوە چاوەڕێی لێ دەکرێت ببێتە شتێکی گەورە. شوانەی خنجیلە و بلیمەت دەستێجلی کوردی مارۆنی لەبەر کردبوو. پشتێنێکی پانیشی لەسەر بەستە بوو. کاتێک مایکی 1964 بینی کەوتەوە قسە گەورەکانی خۆی. فەیڤرەتەکەم کەمانە بەس هەردووکی بۆ تامی خۆیەتی. ئامێر ناڵێم موزیک هەڵێم. موزیک ئەوانەی کە ئێستا لێیە. ئێستا چی لێیت؟ ئێستا لە پیانۆ دەمکوڵ لێیە. دەمکوڵ ئەی کوردی؟ دەمکوڵ کوردیە. نازانم بیرتانەیان نا. ساڵی پار هەر لێرە لە 1964 راپۆرتێکی زۆر جوانمان لەگەڵ شوان و مامۆستاکە ئامادە کرد. لێرە لە کۆمنتی ئەم ڤیدیۆی دایدێنن. پێشنیارتان بۆ دەکەم تەماشای بکەن.
دووسەد دانەزام دای لە دەروونم دووسەد دانەزام دای لە دەروونم. ئەم وێنانە دڵی زۆر کەسیان خۆش کرد. دوو برای دیارە و دەنگخۆش پێکەوە دەرکەوتن. کامەران عومەر و سامان عومەر چەند وێنەیەکی نوێیان پێکەوە بڵاو بووە. سامان وێنەکانی دانابوو لە سەری نووسی بوو بیرۆکەی کۆمەڵە کۆنسرت لە کوردستان و ئەوروپا بەڕێوەیە. هەر جارێک کامەران و سامان بەجیا کۆنسرتێکیان کردبێت هۆڵەکان بەرنەکەوتون. جاوەرە ئەم جارە پێکەوە بن. بهێنە پێشچای خۆتان. کامەران عومەر گۆرانی چیت لێم ئەوێ بڵێت و لەولاوە سامان عومەر بە گۆرانی گلەی بێت بۆی بسەنێتەوە. لەناو هونەرمەندانی عەرەبیش چەند هەواڵێکی گەرم هەبوو. ئەمە دیارترینیانە. هونەرمەندی بەناوبانکی لوبنانی کارول سەماحە زۆر جیبات و خواز بوو. هەفتەی پێشوو هاوسەرەکەی کۆچی دوایی کرد. دوای 7 ڕۆژ لە شانۆگەرێکی گۆرانی ئامێز دەرکەوتەوە. زۆر کەس لۆمەیان کرد. هەندێکی تریشیان بابەتەکەیان پێ ئاسایی بوو. نانسی حەجرەم بۆ ڕۆژی دایکان کە 11 مانگ بوو ئاهەنگێکی فول ژنانی ڕێکخست. تەنیا موزیک ژنەکان پیا بوون. بۆش چاری نەبوو. ئەگیناڕی بۆوانیش نەدەدا. یارای ناسک و دەنگخۆش بەوە ناسراوە هەواداری سەرسەختی بارسلۆنەیە. کاتی خۆی بۆ ڕسمێک لەگەڵ مێسی گەیشتە ئەو شارە. ئەم هەفتەیەش لە کاتی یاری کلاسیکۆ چەند وێنەیەکی دانابوو لە سەری نووسی بووی لە ستۆدیۆم سەرقاڵی ئەلبومەکەمم. بەڵام کلاسیکۆ لەبیر ناکەم. بۆ هەوادارانی ڕێڵ ببورن کلاسیکۆم بیرخستنەوە. لە ئوردن ژنێک بە مێردەکەی وتبوو دەچم بۆ لای کەسوکارم. کاتێک پیاوە دەبینێت ژنەکەی لە فڕۆکەخانە و پێشوازی لە ڕاغب علامە دەکات پیاوەی کە لە ڕق ئەمەی قبول نەکرد و ژنەکەی تەلاقدا. جا هەندێک کەس نووسیبیان ڕاغب علامە سەری ئەم خێزانی خوارد. سەیرە هەندێک شت ڕوودەدات. قەت لە هۆکارەکەی تێناگەیت. ئاخر معقولە لە ئێستادا بووکەڵەیەک چۆتە ناو دنیای مۆدە و ترێندەوە و خەڵک شەڕێتی لەسەری و سەدان دۆلاری پێدەدەن. لاببوو ناوی ئەو بووکەڵەیە کە ئێستا هەندێک کەس شەڕی بۆ دەکەن. ئەمە خۆی بەشێکە لە زنجیرە چلۆکی کارتۆنی بە ناوی زەمۆنستەرس و ساڵی 2015 دروستکراون. چەند مانگێک پێش ئێستا لیزایەکێک لە ئەندامانی گروپی بلاک پینکی کۆری ئەم بووکەڵەی هەڵواسی بە جانتاکەیدا. ئیتر لە پڕبوو بە مۆدە و هەرکەس دێت و هەمان ئیش دەکاتەوە. تا ئەوەی مانگی سێ لە نمایشی جانتای هێرمز لە پاریس لاببوو بە جانتایەکەوە کرابوو. دوایەوەش ڕیهانە و دوالیپیا کردیان بە جانتاکەیانەوە. ئێستا لە هەندێک شوێن بۆ کڕینی لاببوو خەڵک نۆرە دەگرن و نرخەکەی لە 16 دلار و گەیشتوۆتە 130 دلار. لەوەش سیرتر ئەوەیە. ئەو بۆکسانی دایانکڕیت نازانی چی تێدایە. خۆت و بەختت دەشێ لاببووت بۆ دەربچێت یان دەشێ ئەوە نەبێت و پارەکەت بفەوتێ. ترێندی هەفتەی 964 تاو. بای بای.